بە پێی دەرەنجامی ڕاپرسێک زۆرینەی هاوڵاتیان لە ڕەوشی خزمەتگوزاری و کاری دام و دەستگا حکوومیەکانی قەڵازێ ناڕازین. بە پێی ڕاپرسێکی سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوەن ئۆفیسی قەڵازێ زیاتر لە ١٧٠ هاوڵاتیان لە ڕەوشی خزمەتگوزاری قەڵازێ ناڕازین. سەرۆکی سەنتەری گەشەپێدانی چالاکی لاوان دەڵێت دەرەنجامی ڕاپرسیەکە مەترسیدارە و ڕەوشی خزمەتگوزاری لە قەڵازێ لە ئاسێکی نزمدایە. داخەوە بەڕاستی دەرئەنجامێکی زۆر مەترسیدار وەڵامیاندا بوو بۆی کە ڕەوشی خزمەتگوزاری لە شاری قەڵازێ مەترسیدارە و خەتەرە. ئێمە لێرە بۆمان دەرکەوت کە بەڕاستی خەڵکێکی زۆر پەژاربوانی ڕاپرسیەکە ینی گلەیەکی یەکجار زۆریان لە پرۆژە خزمەتگوزاریەکان هەیە. بەڵێ دەتوانم بڵم لە ١٧٠ زیاتر ڕەشبینن. بەشێکیش لە فەرمانگە حکوومیەکان گلیان لە ئەنجامی ڕاپرسیەکە هەیە و پێیان وایە داداکانی ڕاپرسیەکە لەبارەی ڕەوشی خزمەتگوزاریەوە واقعی نین و ئەوەش ناشارنەوە کەم و کوڕی لە ڕەوشی خزمەتگوزاریە جۆراوجۆرەکان هەیە. بەڕای من واقعەکە بەو شێوەیە نیانی بۆ شێوە بێت ئێمە بەداتاو ڕاگەانمان کرد بۆ ڕاگەاندنەکان قسەمان کردووە کە ئێمە چەند نەخۆشمان بینەوە چەند نەشتەرگەریمان کردو دیارە هاوڵاتی ئەو داتانە بە تەواوەتی پێ نەگەیشتووە. لێ سەدا زیادەترین کەم و کوڕی نەبوونی دەرمانی پێویستە تا ڕادێک کەمی پزیشکی پسپۆر چارەسەر کراوە هەندێک بەشمان ماوە. ڕاپرسیەکە ماوەی مانگیشی خەیاندۆ و 359 کەس لە چین و توێژە جیاوازەکانی قەڵازێ بەشداریان تێدا کردووە. بەپێی ئەنجامی ڕاپرسیەکە لە 64.4 هاوڵاتیان لە خزمەتگوزاری کەرتی تەندروستی ناڕازین و لە 179.1 هاوڵاتیان لە خزمەتگوزاری ڕێگاوبانی ناوەدەرەوەی شار ناڕازین و لە 146.3 هاوڵاتیانی شارەکەش ئاوی خواردنەوەیان بە پاک نازانن. لە وەڵامی پرسیارێکی دیکەی ڕاپرسیەکە داهاتووە کام لە دەستگا حکوومیەکانی شارەکە کاری هاوڵاتیان بە باشی ڕادەپەڕێنن. ئەنجامەکەی بەم شێوە هیچیان لە سەداسیان بەدەست نێناوە. فەرمانگەی باری شارستانی لە 124.2 ڕەگەزنامە لە 122.6 کارەبا لە 108.6 دادگا لە 101.5 تەندروستی لە 101.5 ئاگرکوژێنەوە لە 101 چاودێری کۆمەڵایەتی لە 100.5 قایمقامێت لە 100.5 شارەوانی لە 100.5 پۆلیس لە 102.3 ئاسایش لە 102.3 پەروەردە لە 101.7 هاتوچۆ لە 101.7 ئاو لە 100.3 حەکیم حەمەد کەناڵی ئاسمانی پەیام قەڵاتزێ.